بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المخلوقات محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحابته إلى يوم الدين. خۆشەویستانم عزیزان، دیارە ئەمە سێهەم جارە کە لە خزمەتانە لە خزمەتی پێغەمبەر داین بە هەمومانەوە، لە خزمەتی خۆشەویستەکەی پێغەمبەر داین سەلات و سەلامی خوای لەسەر بێ، کە فەرمووی ئەی مەعاذ، من واللهی سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە، من تۆم خۆشەوێ، مادام کە تۆم خۆشەوێ تۆش دوای هەموو نوێژێک لە بیرن نەچێ بڵێ اللهم ئەعینی على ذیکریکە وشکریکە وحسن عیبادەتیک. باسمان کرد على ذیکریکە، ذیکر چییە و چۆن ذیکر بکەین و ئێمە چۆن ببین لەو کەسانە، و هەر کاتێک ئەگەر تۆ زۆربەی کاتەکانت لە کار و کردەوەکانتە هات بە خەیاڵتە کەلیمەیەکت لا ئیلاهە ئیلا اللهە، ذیکرێکت کرد، تەسبیحێکت کرد، دڵنیا بە لەوەی کە خوای گەورە هاوکاری کردووی. ذیکرکردن تەنها وەکو وتمان ئەوە نییە بە تەسبیح بڵێ لا ئیلاهە ئیلا الله. ئەگەر تەمەشای ئەرزت کرد، تەمەشای ئاسمانت کرد، تەمەشای دیمەنە جوانەکانت کرد کە خوا تیا بیر کەوتەوە، ئەوە ئەو کاتە بە تۆ ئەوترێ ذاکر. جاجا ئەوەشمان عەرز کردن لە دوای ئەوەی کە تۆ تاوێکی چەند دەقیقەیە لە ناو نوێژای گەورەترین عیبادەتە، هەر لەو عیبادەتە تەواو بووی ئەدخاتە ناو عیبادەتێکی ترەوە کە ئەم سێ کەلیمەیە بوو. بۆیە لەو ڕۆژەی کە باسمان کردووە، ئەوەی کە جۆمان لێ بووە، کەسێک هەیە ئەمەی نەوت بێ، ئەگەر نەیوت بێ زۆر لە خۆی بترسێ، باشە معقولە پێغەمبەر گیان سەلات و سەلامی خوای لەسەر بێ بە خۆشەویستەکەی خۆی بڵێ من وەسیەتت بۆ کەم ئوصیکە یا مەعاذ، من وەسیەتت بۆ کەم بە شتێک لا تدعنە دبوڕە کولە سەلاتین، لە دوای هەموو نوێژەکە ئەمە بڵێ اللهم خوایە بە هەموو ناوەکانت. کاتێ تۆ ئەڵێ یا ئەڵڵا فەرقی هەیە لەگە بڵێ اللهمەیە، بۆیە لە دوعاکانتانە ئەمە بڵێن، مەڵێ یا ئەڵڵا ئەوەم بۆ بکە، بڵێ اللهمە ئەوەم بۆ بکە، چونکە ئاڵێ بڵێ یا ئەڵڵا تەنها وتوتە خوایە. ئەگە بڵێ اللهمە وەکو ئەوایە بڵێ خوایە بە هەر نەوەت و نۆناوەکەت داوان لێکەم ئەم کارم بۆ بکە. ئەوە شتێکی گرینگە ئازیزان. جا خاڵی سێهەممان، بەشی سێهەممان لە وەکو ئەڵێوانەی سێهەممان، یەکەمان باسمان کرد ذیکر، دووەمان باسمان کرد شکر، دوێنێ شتێکم بۆ باسکردن بەلاتەنەوە سیر نەبێ کە تۆ بەردەوام ماڵ و مناڵ و سەیارە و هەموو خۆشەویستانن لە بەردەستایە، لەوانەیە جارێ نەدوت بێ خوایە سوپاس دەکەم کە من وا لە خانووەکەی خۆمام، خوایە سوپاس دەکەم کە مناڵەکانم لە بەردەستمایە. بۆم باسکردن من دوێنێ لەو کێشەیە بووم کە گەورەترین کێشەی ئەو ئافرەتە تووشی نەخۆشی نەفسی بوو، ئەوە پیاوەکەی مناڵەکانی لێ سندۆتەوە، ئەچێتە سەربانەکە بە دوربین سیر بەردەمی ماڵەکەکە، بەڵکو بۆ تاکە جارێ چاوی بەر ڕۆشتنی مناڵەکەشی بکەوێت. خوا ئەگەدارە ئەیگوت لە سەربانەکەمانە بە دوربین تەمەشاکەم. ئەزانێمە چەندی مهم بوو، چێ بیری لەمە کردەوە کە چۆ ماڵێ، وەکو وتم کەی مناڵەکەت لە ئیش و کار گەڕایەوە هەر گەیشتە قاپێ گوت خوا سوپاس بۆ تۆ، ئەم جارش بە سەلامەتی هاتەوە، بە سەلامەتی لاشەی بەبێ کێشە گەڕایەوە، مشکلەی بۆ دروست نەکردم، چونکە مناڵی وایە لەگەڵ گەیشتە ماڵەوە چوار کەس بەدوایە دێ، ئەمە گوێنی پێدام و بە گشت مناڵەکەمە هاتەوە شکاتی کردەوە چی کردەوە کەچی مناڵەکەی تۆ ئەمڕۆ هاتەوە هیچ مشکلێکی بۆ دروست نەکردووی، بە تایبەتی لەم سەردەمی فیتنەیە، ئەبێ بڵێ خوا سوپاس بۆ تۆ. لەبەرەوە شکرکردن جا ئەمە لە چیەوە فێربووین؟ لە پێغەمبەرەوە فێربووین سەلامی خوای لەسەر بێ. تۆ ئەگەر دوای نوێژەکە نەڵێی خوایە هاوکاریم کە تا سوپاسی تۆکەم، ئێخوای گەورەش وعدی داوە، بڵێنی داوە هەر کەسێک لەسەر هەرچیەک سوپاسی خوا بکە، خوا ئەو شتەی بۆ زۆرەکە. جا سوپاسکردنیش بەدەم نییە. ئێستا بەنمونە هی وایە زۆر خەریکی گوناهە بێ، سەیرەکەی هەر گوناهی زیادەکە، چونکە ئەو خۆی خەریکی گوناهە، وەکو ئەوەیە داوای گوناهی کردەوە، بۆیە خوش گوناهی بۆ زیادەکە، نەخوا بۆی زیادەکە، خۆی حەزی لێتی خوش دەستی کەس ناگرێت. قەت بینیتانە لەم سەرزەویە ڕۆژێ لە ڕۆژار ئێوە خوا ببین و دەستی کەسێ بگرێ بیبا بۆ مزگەوت و دەستی کەسێکیش بگرێ بیبا بۆ نادی، کەستان بینیوە؟ نا. ئەی ئەمە لە نەتیجەی چییە؟ هەر کاتێ تۆ خۆت زۆر حەزت لە خێر بوو، خوای گەورە باڵتەگرێ بۆ خێرەکە، خۆت زۆر حەزت لە شەڕ بوو، خوای گەورە ڕێگەت بۆ چۆڵەکە بۆ خۆتە ڕێ بۆ شەڕەکە. جا ئەمڕۆ لە بەشی سێهەمی ئەم فەرمودەی ڕەسوول اللهدا باسی کە فەرمێ اللهم ئەعینی على ذیکریکە وشکریکە وحسن عیبادەتیکە، خوایە هاوکارم بە و دەستبارم بە پشتیوانم بە بۆ ئەوەی
جوانترین عیبادەت کەم نەک هەر عیبادەت کەم جوانترینی عیبادەتەکان بکەم ئێ باشە بۆ جوانترین عیبادەت هەر عیبادەت نییە رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژێک لە مزگەوتا بوو حەزەکەم ئەلەمە لەگەڵم بن گرینگە پیاوێک هاتە ژوورەوە پێمان ناخۆش نەبێ جا هەر جارێ باسی شتێکەکەین بزانین ئێمە لە کام لەمان ناچین پیاوێ هاتە ژوورەوە نوێژی کرد کە نوێژەکەی تەواو بوو خەریبوو لە تەک پێغەمبەرەوە تێپەڕێ پێغەمبەری خوا فەرمووی بڕۆ نوێژەکەت دووبارە کردەوە تۆ نوێژت نەکرد پێغەمبەر فەرموویەتی هاتەوە دەستی کرد بە نوێژەکە و نوێژی کرد و دووبارە کە نوێژەکەی سەلامی دا پێغەمبەری خوا فەرمووی نوێژەکەت نەکرد سێ بارە دەستی کردەوە بە نوێژەکەی کە لە نوێژەکەی تەواو بوو پێغەمبەری خوا فەرمووی نوێژت نەکردەوە ئەویش فەرمووی ئەی ڕەسوولی خوا سوێن بەو کەسەی گیانی منی بەدەستە و تۆی بە حەق ناردوو هەر ئەوەنەی لێزانم ئیخۆ من لەبەر چاوی تۆ سێ جار نوێژکەم فەرمووی نوێژت نەکرد چونکە نوێژەکە جوان نەبوو نە سەجدەکە تەواو بوو نە ڕکوعەکە تەواو لە حەرەکە کەوت نە هەڵسوکەوتەکە لە هەڵسوکەوتی نوێژکردنی لەبەرەوە نوێژت نەکرد ما صەلەیتە سێ جار تۆ خۆتان بینیتان هیوایە نوێژەکات هەر بەحاڵ سەری گەیشتۆتە ئەرزەکە و سەر بەرزەکاتەوە یعنی ئەگەر دەنکە ترێک لە بن سەجدەکەیە دابنی نایشتێنێ لە ڕکوعەکەیە بەحاڵ موچی پەنجەکانی گەیشتۆتە سەر ئێسقانی بان ئەژنۆی و نەیگەیشتۆ یەکسەر هەستاوەتەوە ئەوە نوێژ نی ئازیزانم وەڵڵی پێغەمبەرجان لەو دوورەوە تۆ ببینی ئەڵێ بڕۆ دووبارەی کە و نوێژت نەکردەوە جای کرد مەڵێ جا هەر چۆنێ بێ کورە خوا ئەرحەم الراحیمینە ئێ بابە خوا ئەرحەم الراحیمینە خوا شەدید العقابیشە لەولا خوا ئەرحەم الراحیمینە بۆ کەسێک کە سۆز و ڕەحم و بەزەیی بە خۆی بکە بە نوێژەکەی بکە ئێستا هیوایە ڕەحم بە نوێژەکەی ناکە ئەگەر تۆ بتەوێت دیاریەک بۆ برادەرێکت بنێری زۆرت خۆش بوێ ئەچی ئەگەڕێی کام جۆر دیاری جوان هەیە ئەوە ئەنێری بۆی ئەی کڕی ئەگەر ئەڵێن فڵان کەس خانوویەکی کردووە زۆرێک لە برادەرەکان شتی بۆ بن فڵان کەس سیارەیەکی جوانی کڕیوە فڵان کەس زەواجی کردووە چ شتی بۆ بن تۆ حەزەکەی شتێکی بۆ بەری لەهین هەمویان جوانتر بێ کاتێک کاوە عەرزێکن کاتێک تۆ ئەچی بۆ ماڵەوە یانە خوشکە بە ڕێزاناڵێ کاتێک چن بۆ ئەو نازانم پاشتێلانم شتی پێڵن کە شتێکی ناشەرعیە و خۆزگار تەرک بکرایە وازی لێ بهێنرایە حەزەکە بچێ شتێ بکڕێ کە لەوانەی ئەوان جیاتر بێ باشە تۆ بیرەکەیتەوە لە قیامەتە هەموو کەسێک نوێژەکان و عیبادەتەکانی لە بەردەستی خۆیەتی و خۆی ئەیبینێ ئەبێ بە کامەیان دڵخۆش بێ و بە کامەیان ڕازی بێ نوێژی وای کردووە بە 2 دقیقە کەمتر لە دقیقەیەکیش تەواوی کردووە ڕکوع و سەجدەکانی کەس نازانێت چۆن بردوەتی هەر زۆر با نەڵێم زۆر کەسان دێ خەڵکم بینیوە کاتێک کە سەجدا بە سەجدەکەی بردووە لە بینی هەردوو سەجدەکەیە پشتیشی ڕاز نەکردەوە بە سەریعی گەڕاوەتەوە شوێنەکەی خۆی هەر لە مزگەوتایی بینی ماڵاوە ناخرەوە نوێژ نییە ئەوە حوسنی عیبادەت نییە پێغەمبەری خوا فەرمووی تۆ بڵێ خوایە هاوکاریم کرد جوانترین عیبادەت کەم یەکێ لە خواناسان لە ژیانەکەیە هاتووە ئەڵێ کاتێک کە ئەگەر بیویستایە خێرێ سەدەقەیە بۆ کەسێ بکات ئەچوو بۆنێکی خۆشی پێوا کرد و پاشان ئەینارد لێیان پرسی بۆ واقعی خۆم بۆ نەخۆشە چی یعنی چی سوودێکی فەرمووی ئەی نازانن ئەم خێرەی من ئەیکەم ئەچێتە لای خوا و پاشان ئەگەڕێتەوە چێتە لای فەقیر و پیاوە داماوەکە کاتێ ئەچێ بۆ لای خوا بە بۆنێکی خۆشەوە بچێت لەبەرەوە کاتێک تۆ نوێژەکە هەموو نوێژێک کە ئەیکەی بەرز نابێتەوە بۆ ئاسمان ئەی خۆ بۆ ئەرزەکە ناڕوا ئێکە بەرزە بێتەوە بۆ ئاسمان با نوێژێکی جوان بێ با ڕەنگ و ڕوویەکی جوانی هەبێ هەموو ئەم نوێژانە وەکو ئینسانێک وایە وەکو ئینسانێکی جوان وایە کاتێک کە تۆ ئەیکەی ئینسانێکی جوانە نێری ئەبێ ئینسان لەمەدا تەماشا عیبادەتەکانی کات چونکە پێغەمبەری خوا فەرمی اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك خوای هاوکارم بە عیبادەتە جوانەکان بکەم تۆ خۆت حەزەکەی جوانترین جلد هەبێ ئەی بۆ حەز ناکەی جوانترین نوێژت هەبێ حەزەکەی جوانترین خانووت هەبێ حەزەکەی جوانترین سیارەت هەبێ ئەی بۆ حەز ناکەی جوانترین ذیکرت هەبێ حەز ئەەکەی کاتێ ئەچی بۆ تەعزیەیەک لە جوانترین شوێنەوە دابنیشی تا خاوەن تەعزیەکە بتبینێ کەس نەڵێ وان نییە هەموومانەچین بۆ تەعزیە حەزەکەین وا بڵێ حەزەکەین لە شوێنێکی ئەڵێ بەخوا چوین لە شوێنێکی چاکەوە دانیشین باش بینیمانی ئەی باشە بۆ حەز ناکەی بە جوانترین شێوە خوا بتبینێ بۆ یەکێ لە دوعاکانەوەی ئەڵێ خوایە داوا لێکەم
وام فێر بکە وام تێبگەێنە لە شوێنێکە من نەبینی کەوا لە شوێنێکی خراپە بێ و دوایی خۆم پێم عیب بێ. هەر بۆ خۆشەی گەڕمە ڕۆژە برادەرێ وتی وەڵام مامۆستا ئەمڕۆ تۆم لە شوێنێکا بینی بە خۆمی وت ئەمڕۆ تۆم لە شوێنێک بینی من ئەگەر لە خۆم بترسێم بۆ شوێنی خراپ چوومە کوردە تۆ لێی گەڕوازی لێبێرە دوای بەیەک و باسیەکەی بەس ئەگەر من خۆم لە خۆم نەترسێم بۆ هەر شوێنێک چوو بێتم شوێنێکی عامە و لێی ناترسێم یەکسەر پێم و قوربان لە هەر شوێنێک بوو بیڵێ لە ناو مەجلیسێ وتی نانە پێویست ناکە گوتم باوەڕکە بێ بیڵێ من لە چۆ بینیوە لە هەر شوێنەکە بیڵێ لە نادی منت بینی لە مەجلیسی دوو لە ڕێوە ئەوەیە منت بینی لە کوێ منت بینی وتی نەوەڵا کاتێک لە فڵان شار بووی بینیم ڕوو چوویتە مزگەوتی فڵانیەوە بۆ نوێژی عەسر ئەیوتم الحەمدولله کەواتە کاتێک تۆ منت بینی من بۆ شوێنێکی باشە چوو چونکە جاری وایە تۆ کەسێکە بینی بۆ شوێنێکی خراپە چێ لە مەجلیسێکی خراپ دانیشتۆ لەگەڵ کەسێکی خراپ دانیشتۆ بۆی ئەمانە پێوترێ حوسنی عیبادەت حوسنی عیبادەت تۆ هەر چیەگەیکەی پێی ئەوترێ حوسنی عیبادەت بۆچی تۆ پێت خۆشە جوانترینی خواردنت هەبێ جوانترینی جلوبەرگت هەبێ بۆچی حەز ناکەی جوانترینی نوێژت هەبێ جوانترینی ذیکرت هەبێ ئەزانی خوای گەورە خۆی ئەفەرمێ من ئەحسن الخالقینم خۆی ئەفەرمێ من ئەحسن التەقویم جوانترین تۆم دروست کردۆ دەی تۆش جوانترین شتی جوان بڵێ کە من تۆم بە جوانترین شێوە دروست کردۆ بۆیە داوا لێکم تۆش جوانترین قسە بکە جوانترین عیبادەت بکە جوانترین مامەڵە بکە ئەگەر ئینسان لە بگەڕێ بە شوێن جوانەکانە بۆیە خوای گەورە فەرمێ الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا يعني بيتو أحسن كان جوانتريني كردوا كان كي بوي هكذا ليروا ئەگەر ئەیەوێ بزانێ خوا ئیعانەی کردو خوا هاوکاری کردو و دەستباری بووە بزانێت لە جوانەکانەکە یان لە ناشیرنەکانەکە ئێستا تۆ ئەتوانی مەسەلە کەسێکە بینی با بڵێن هەندێک جار هەندێک خوشکم بینیوە لە مەجلیسا دانیشتووە وا قساکە و تەسبیحەکەی بەدەستێ وێگێک ڕایە کێشێ و قلقل تەقەی دێ ئەوە ذیکر نییە بەڕێزی من ذیکر جوانترینی ئەوەیە تۆ خۆت بزانی ئەڵێی چی نوێژ جوانترینی ئەوەیە کە بزانی چۆن سەجدەت بردۆ چۆن ڕکوعت بردووە ئەمجار تۆ بزار تەماشای نوێژەکانی خۆت بکە ئەمجار ئاگال لە نوێژەکانت بێ با جوانترینی نوێژەکانت بێ کاتێکە لە ماڵەوە مەسەلە من بینیومە کاتێک لە شوێنێکا نوێژی کرد بێ کەسی لێوە دیار نەبوو بێت بە جۆرێ نوێژی کردووە کەسی لێوە دیار بێ بە جۆری تر نوێژی کردووە ئەگەر لە کۆڵانێکەوە تێپەڕی بێ زانی بێتی خەڵەکەی بینێ بە جۆرێک ڕاو بزانێ خەڵک نەیبینێ و بە جۆرێکی تر ڕۆ ئەمە پێی ناوترێ شتی جوان شتی جوان ئەوەیە تۆ بگەڕێی وەکو ئەچم بۆ بازار ئەم ئێوارەیە چیلۆیە تەماتەی جوانەکڕم ئەی بۆچی نوێژێکی جوان نەفرۆشم بەخوا وەکو ئەچم ئەم ئێوارەیە شووتێکی جوانەکڕم ئەم ئێوارەیە ذیکرێکی جوان ئەنێرم بۆ لای خوا جوانەکە چۆنە هەمومان نەیزانی کامەیە جوانەکە لەبەرەوە تۆ لە کۆڵی مەکەوە وڵی کەس لە ئێمە نییە بچێتە بازارکۆر کاکە دەدۆ چیلۆی تەماتەم بەری هەر چۆن بێ مشکلە نییە لە ماڵەوە ئەلموی وتوانە چیلۆیە بێنە هەر چۆنێک بێ کەس واکە کورد تۆ شوتێکم بەری هەر چۆنێکە مشکلەیەکمان نییە قەت وا ناڵێ باشە ئەکرێ خواجان بفەرمێتەوە نوێژەکەم بۆ بکە هەر چۆنێک بێ وا ناڵێ ئازیزەکەم وا ناڵێ پێتەڵێ ذیکرێ بکە هەر چۆنێک بێ پێتەڵێ بە ڕۆژوو بە هەر چۆنێک بێ وا ناڵێ بە ڕۆژووبوونێک بە ڕۆژوو بە کە خوا دەیەوێت جوان بێ قورئانێک بیخوێنە کە جوان بێ نوێژێک بکە کە جوان بێ لای چێ جوان بێ بە پێوەری خوا جوان بێ فەرمودەیەکە زۆر گرینگە لەگەڵ هەموو فەرمودەکانی ترە ئێمە ئەگەر کەسێک ببینی لە بەرچاوی ئێمە پیاوێکی دەموچاو تۆزایی و قژی لول بۆ بەسەریەکا و پەشۆکاوە بیبینین هەر لە خۆمانەوە بەخوا کەسێکی ناشیرن و ماشەڵڵا مەنزەرەی ناشیرنە باش لەولاوە پیاوێکی تر بینی مڕەتەب و خۆی تەرتیب کردو بخوا پیاوێکی جوانە خۆ ئەمە شتێکی زۆر جوانە ئەمە پێوەری تۆیە پێوەر لای من ئاوایە ئەی پێوەر لای خوا چۆنە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەندێک ئینسان هەن جا ئینسانە پیاو بیاژن بێ رب أشعث أغبر هەندێک خەڵکە بینی دەموچاوی تۆزایی و قژی لوو لە بەسەریەکەوە لو أقسم على الله لأبره ئەگەر سوێن بخوا بڵێ خواجان ئەبێ تاکو ئێوارێ باران ببارێنی خوا بارانی بۆ بارێنێ چونکە هەچیەکی کردو ئەمەنە جوان بۆ بە پێوەری خوا
بۆیە لە لای خوای گەورە ئەوە نەگەورەیە. ئەم کەسە دیمەن جوان جل جوانە ڕاقەی کە لە بەرێتی چونکە بە پێوەری خوا جوان نییە، ئەوە حاڵەکەی تێبینی تەنها جوانیەکانی بەشی ئەوە ناکە تا بچێتە گۆڕەکەیەوە. هیوایەشتی جوانی هەیە تا قەبرەکەی ئیتر دوایی لە قەبرەکان و ناشرینەکان دەست پێکە. هیوایە لە ژیانی ڕۆژانەی تەمەنیە شتی بە بەرچاوی خەڵکی بە پێوەری خەڵکی ناشرین بۆ کەچی لە قەبرەکە هەمووی جوانە. بیرتان نەچێت پێغەمبەری خوا فەرمی بڕۆ نوێژەکەت بکەرەوە. جا ئازیزانم خۆشەویستانم بۆ ئەوەی کات لە بەڕێستان نەگرین یەک دوو بابەتێکی تر ئەگەر خوا تەمەن باقی کات هەموو شتێک شتی جوانمان هەیە. دەستنوێژی جوانمان هەیە، حیوان سەربڕینی جوانمان هەیە، سەردانی ماڵانی جوانمان هەیە، مناقەشە و دەمەدەمەی جوانمان هەیە و ناشرینیشمان هەیە. جوانەکانیان کامەیە تامێ بیکەیت. بۆیە هەمووشت ئەڵێ دوو ڕووی هەیە. ئێستا ئەم موبایلەی کە بەدەستی منەوەی بەدەستی تۆوەیە ئەینی جوانی هەیە و ناشرنی هەیە. بۆیە با تۆ موبایلی جوانت هەبێت چونکە داوات کرد لە خوا اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك هەموو شتێکی دنیای تۆ توانی بیکەی بە عیبادەت. ئەم موبایلە توانی بیکەی بە هۆکاری عیبادەت. بۆیە ئەڵێ خوایە هاوکارم بە موبایلێکی جوانم هەبێ. جوانم هەبێ نەک لە ڕووی مواسەفاتەوە، جوانم هەبێ قورئانێکی تیابێ جوان بیخوێنم، حەدیثێکی تیابێ جوان بیخوێنمەوە، یا بەرنامەیەکی تیابێ جۆی لێ بگرم جوان بێ. هەر کاتێک لە موبایلەکەی تۆیە وتاری مامۆستایە کە خۆت پێت باشە و شتێکی جوانی تیا بوو کە خۆت پێت باشە، ئەمەی تۆ موبایلێکی جوانە. ئەگەر بە پێچەوانەوە بوو با لای تۆش جوان بێ، ئەکرێ شاشەکەشی و درعەکەشی تێک چوو بێ بەسەریەکە، بەڵام مادەم شتی جوانی تایە. کەواتە پوختەی قسەمان ئازیزانم خۆشەویستانم لە وتارەکانی ترە بەردەوامە بین ئێمە ئەبێ موسڵمان شتە جوانەکان کە خوای گەورە فەرمووی لیەبلووەکم ئەیکم ئەحسەن عەمەلە، بۆ ئەوەی تاقیتان بکەینەوە بزانی کامەتان جوانترینەکەن و کامەتان جوانەکەن. ئێمە جوانمان هەیە و جوانترمان هەیە، باشمان هەیە و باشترمان هەیە، خراپمان هەیە و خراپتریشمان هەیە. بۆیە ئێستا تۆ لە ڕژیانی ڕۆژانەدا چاکەکە ئەکەی بزانت چاکت کردو یا چاکتر کردو، نوێژەکەی تۆ لەگەڵ چاکەکانایە لەگەڵ چاکترەکانایە. وا نەکەی کە بە تایبەتی بۆیە ئەوە نەتاکی لەسەر نوێژەکەینەوە، چونکە بەداخەوە کە ئەبینین من خۆم کە ئەبینم هەندێک خەڵک ئەچێ بۆ ڕکوع و بە حاڵ پەنجەی ئەگاتە سەر ئەژنۆی هەڵەسێتەوە پشتی لە جوڵە نەکەوتووە، باوەڕ بفەرموون لە قیامەتە کاتێک کە نوێژەکە دەچێتە بەردەمی خوای گەورە زەربێک لە ڕکوعەکەی دراوە، لەوانەیە فاتیحەکەت جوان بێ سەحیحی لێ دراوە، بەس ڕکوعەکەت زەربێکی لێ دراوە، سەجدەکەت بینی هەردوو سەجدەکە زەربێکی لێ دراوە، قبوڵ نییە. قبوڵ ئازیزەکەی منەوە هەر ڕکوعێک ڕکوع ئەزانن کامەیەوە کە فاتیحە تاواکەی ئەچەمیتەوە، هەر ڕکوعێک ئەم چاڵایی دەست بان ڕقی ئەژنۆکە نەگرێ ئەو ڕکوع لای خوا قبوڵ نییە. ئیترەوە هەر کەس خۆی نوێژەکەی زانێ. هەر سەجدەیەک کە دەیبەی ئەگەر دەست نایە ئەرزەکە و ناوچوان و لوتت گەیەنە سەر ئەرزەکە لەشت لە جوڵە نەکەوت، ئەو سەجدەیە سەجدەیەکی جوانی و لای خۆی قبوڵ نییە. ئیتر کەیفی خۆمان کاتێ لە بینی هەردوو سەجدەکە کە هەڵ ئەسیتەوە ئەگەر لەشت لە جوڵە نەکەوێ و تەواو پشتت ڕاز نەبوو بێتەوە، ئەو سەجدەیە ئەو بینی سەجدەیە ئەوە نییە کە خوا ویستۆتی. ئیتر وەکو ئەوەی پێغەمبەری خوا فەرمووی سێ جار لە بەرچاوی ڕەسوول الله کردی وتی نوێژم نەکردووە، ئەبێت چەند جار وا بە من بڵێ ئەگەر من نوێژ بکەم، ئەبێ ئەو نوێژانەی من ئەیکەم ئەگەر پێغەمبەری خوا نزیک بێ لێمە و بێت چەند جار بمجێڕێتەوە بەسەر نوێژەکەم. لەبەرەوە ئێستا ئێمە بە یەکتری بڵین باشە، ئێستا من بڵێم نوێژەکەی تۆ باش نییە، وەک لەو کاتەی کە ئیتر دنیا دەست لە دنیا بەربوو چووی نوێژەکانت بینی سێرەکەی هەرمووی بە سەجدەی ناتەواوە و بە ڕکوعی ناتەواوە و بە بینی هەردوو سەجدەکەی ناتەواوە و بە سەدەقەی ناتەواوە و بە سەردانی ناتەواوە و بە هەموو ئەمانەوە. ئێستا باشە بەڕێزەکانی من ئینشاءڵڵا لە وتارەکانی ترە باسێکەین سەردانی ماڵان کامیان جوانە و کامیان ناشیرنە، کڕین و فرۆشتن کامیان جوانە و کامیان ناشیرنە، تەلەفۆنکردن کامیان جوانە و کامیان ناشیرنە، چونکە تۆ داوات کردۆ خوایە اللهم أعني على ذكرك وشكرك وحسن عبادتك. أي پیغمبر خوا نافرمێ سەردانی ماڵان خێرە، ئەی خۆ خێری یانی عیبادەت، عیبادەتیش یانی لای خوا قبوڵ بوو. خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ کات، لە بەڵاو فیتنەکان بمان پارێزێ، جوانترینی عیبادەتەکانمان پێ ببەخشێ، یارمەتیماندا جوانترینی عیبادەت و کردەوەکان بکەین. ئەوەی کردومانە لە خراپەکان خوایە لەسەرمانی نەگری و بیسڕیتەوە، ئەوەی کردومانە لە چاکەکان بە گەورەی خۆت لێمانی قبوڵکەی. وصلى الله وبارك على محمد وآله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته.